بناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر دۆخی سیاسی هەرێم هەروەها گۆڕانکاریەکانی سووریاش دەکەین کاریگەریەکانی لەسەر کورد لەسەر ناوچەکە هەروە ئەو پندوانانەی کە لە گۆڕانکاریەکانی سووریا بە حکومڕانانی تێدایە و مامەڵی وڵاتانی زلهێز لەگەڵ دیکتاتۆرەکان یاخود لە قۆناغی دوای دیکتاتۆرەکانیش چۆن دەبێت و باز ئایندی دۆخی سیاسی هەرێمیش دەکەین کە ئێستا دۆخێکی چاق بەستووە حکوومەت پێک ناتووە پەرلەمان لە کارکەوتووە دۆخی سیاسی هەرێمیش چی لێدێ بۆ کۆمەڵی دادگەریش بەنیازیە لە قۆناغی داهاتوو کە لە بەردەم کۆنگرەدایەوە بەنیازی گۆڕانکاریەکیش بکات ئەم پرسانە لەگەڵ بەڕێز کاک عەبدولسەر مەجید ئەندامیان جوانی باڵای کۆمەڵی دادگەری قسەی لەسەر دەکەین کاک عەبدولسەر بەخێر بێن سوپاسی ئامادەبوون دەکەین. سەلامەت یاخوا سوپاس موفەق بی یاخوا بەخێر بێن. ئەگەر سەرەتا لە گۆڕانکاریەکانی سووریاوە دەست پێ بکەین لە سەرەتایان مانگە دیکتاتۆرێکی دیکە ماڵاوایی کرد خوێندنەوەتان چییە بۆ ڕوخان دیکتاتۆرێکی دیکە و لێکەوتە و کاریگەریەکانیشی چۆن دەبین لەسەر ناوچەکە؟ بەڵێ بەناوی خوای بەخشندەی میهرەبان سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خوای گەورە بەسەر هەموولاکدا بڕژێەوە خۆشحاڵم جارێکی کە لێرەوە هەم بە دیداری ئێوە هەم بە خزمەت بینەرانی بەڕێز و خۆشەویست دەکەین. وەڵام دەمەوێت سەبارەت بۆ گۆڕانکاری کە لە سووریا هاتە پێشەوە ئەوە ئەو ناوچەیە کە ئێستا بە ئاڵۆزیشی گەورەدا تێدەپەڕێ نی سەرەتاکەی دەتوانین بڵێم دیارە بەس کۆتایەکەی دیار نییە کە داخوا بەشوێ دەگا و چیکە لە بەرنامە و لە ئەجندای ئەو وڵاتانەی زلهێزە چی ناوچەکە چی وڵاتانی دنیا. بەڵام چەند حەقیقەت و ڕاستێکی دەمێ بەڕاستی ینی لە سەربناغەی ئەو گۆڕانکارانەی کە ڕوویداوە بە چاوی سەر ئێمە دەیبینین ئەوە بشمە هەموو لا بەڕاستی چاک هەستی پێ دەکەین دەمێ بخەمە ڕوو. یەکەمیان سەرنجامی هەموو ڕژێمێکی داپرۆسێنەر و دیکتاتۆر و خۆسەپێن بەسەر گەلانی وڵاتەکەیدا بەوەی کە دەرکەوتۆ لەم ناوچەیە ڕووخان و تێکشکان و لە ناوچوونە بە بەڵگەی ئەوەی کە ئێمە لە وڵاتی میسر ئەومان بینی لە وڵاتی لیبیا ئەومان بینی لێ من تقریبەن هەر بینرا ئەوە لە سووریا بە هەمان شێوە لە بەنگلادیش لە تونس ئەوە حەقەتێکە بەڕاستیانی حەقی خۆیەتی دەسەڵاتدارانی ناوچەکە ئەوەی کە ماون عبرەتی لێ وەرگرە کە هیچ گومانی تێدا نیە ئەوە سەرنجامی هەموو دیکتاتۆر و داپرۆسێنەرێک و خۆسەپێنێکە. ئەمە یەک. حەقیقەتی دوم ئەوەیە کە ئەو ڕژێمانەی کە یعنی ئەو وڵاتانەی زلهێزی ناوچەکە و وڵاتانی دنیاش بە دوای بەرژەوەندەکانی خۆیانەوەن و هیچ کاتێک لە بەرچاوی کاڵی بۆ نمونە میلەتی کورد یا پێکهاتەی بۆ نمونە کریستانەکان یا مەسیحیەکان یا بەڵێن عەرەب یا شیعە یا سونە بەڕاستی لە بەرچاوی کاڵی ئەوانە نییە. کۆمەڵی بەرژەوەندی سیاسی بەرژەوەندی ئابووری بەرژەوەندی ئەمنیان هەیە لە ناوچەکە لەگەڵ ئەم وڵاتە دیکتاتۆر و خۆسەپێنانەی بەسەر میلەتەکانی خۆیاندا دایان پارێزن مامەڵەیان لەگەڵ دەکەن بەڵام بە دوای بەرژەوەندەکانی خۆیانەوەن بە دەلیلی ئەوەی هەر کاتێک ئەو ڕژێمانە هەرچەند ئەو وڵاتانی زلهێزی ناوچەکە وڵاتانی دنیا کە دۆستیان بوو بن پیشانیان داوە کە دۆستیانن پشتگیریان دەکەن پاڵپشتیان دەکەن لە کاتێک کە لێیان قەوماوە و خەڵک لێیان ڕاپەڕیوە کەس نەبووەتە برای بابیان نەکەر ئەوە بگرە ئەو وڵاتانە داوێکە ئەم دیکتاتۆرە خەڵکە لێ ڕاپەڕی وە ڕووخاندیان هەڵات ئەگەر نەجاتی بوو بێ یا لە سزندا مرد یا کوشتیان ئەو ڕژێمێک کە دێ ئەو ڕژێمێک کە دێ بە تایبەتی خەڵک بەڕاستی نەکە دژی ئەو دیکتاتۆری خۆیان بوو دژی ئەوانەشە بێگومان کە پشتیان گرتووە کە پاڵپشتیان کردو بۆ خوێن ڕشتن و
داپلۆسین و زیاتر سەرکوتکردنی خەڵک و جەماوارەکەی ئەو وڵاتە بێگومان ئەم خەڵک و جەماوارە دژی ئەوانەشە. بەڵام لەگەڵ ئەوەدا ئێمە بە بەڵگە لە لامانە وڵاتانی کە پاڵپشتی ڕژێمی بەشاریان کردووە هەرزوو بە دوای ئەوەدا دەگەڕێن کە کەناڵێک بدۆزنەوە لەگەڵ بەرەی ڕزگاری خوازی شام پەیوەندیەک دروستکەن و علاقاتی چانەکە دروستکەن. جارێ یعنی ڕژێمەکەی بەشار ئەسەد کفنی زەرد نەبووە، یعنی کەواتە ئەم وڵات ئەم دیکتاتۆر و یا ئەم حکومڕانانی ناوچەکە دەبێ وەڵاهی عیبرەتێکی باش لەمە وەربگرن. خۆی هەرێمیشە بۆ هەموو وڵاتانی ئەم ناوچەیە کە ماوەتەوە دەبێت چاک بیزان بەڕاستی ئەو وڵاتانەیە کێسە دەستیان لە پشت دەدەن بە حساب هاوکاری دەکەن بەخوا لە کاتی خۆیدا کە لیان قومە کەس بەکەڵچیان نایە و کەس بەرگریشان ناکە. زین دەڵێن چی؟ جێشمان لێ بووە تەبیعی. دەڵێ ئێمە زۆرمان پێگوتن دەگەڵ خەڵک و میلەتی خۆتان باش بن، حکومڕانێکی تەندروست بکەن، دادگەر بن، ئازادیەکان فراهەم بکەن بۆ خەڵک و میلەت بەگشتی و خزمەت گوزاریەکانتان بە چاچی پێشکەش بکەن. پێمان گوتون لە کاتی خۆیدا بەس بەخسیان نەکەن، خۆیسە بۆ هەرێمیش وایە سەس بینێکە هەرێم لێ قەومە دەسەڵاتدارانی هەرێ لێ ئەم قەومێ دەزانین دەڵێن چی وڵاتانی بزلهێزی ناوچەکە و دنیاش تەنخۆمەتمان گوتن کاکە هێزی پێشمەرگە بکەن هێزێکی نیشتیمانی ناکرد، پارەماندانی گوتمە کاکەم هێز بکەن هێزێکی نیشتیمانی ناکرد. چەند جار لەگەڵان دانیشتین کاکە ڕێککەون کوردستانێکتان هێمەکەنە دوو بەش ناتوانانی بیکەنەوە یەک هەرێم، ناتوانانی حکومەت پێ بگەین، ناتوانانی پەرلەمان بخەنە سەر پێی خۆی. هەموو ئەوانەمان پێ دەفرۆشنەوە بە زیادیشەوە. بۆیە بەڕاستی ئەمە هەموو جێگەی عیبرەتە. ئێمە بۆ میلەتانیش حەقەتەن ینی خەڵکیش ئێمە وەکو کورد با باش بیزانین ینی وەکو ئاماژەم پێکرد هیچ کامێک لە وڵاتانە ئەوانە ئیقلیمی باشە یا ئەوەی بەنی وڵاتانی دنیا نهاتوو مەسەلەن تەماشای ئێمە بکا بڵێ بزانام داخۆ کورد چی پێویستە ئێوە ستان دەوێ ستان بۆ بکەیت. زۆر ڕوونە ینی بە دوای چیدا دەگەڕێت بە دوای بەرژەوەنەکانیان دەگەڕێن بێگومان ینی بەڵێ پێ دوای لە قۆناغی داهات و لە نێوان بۆن لە ڕۆژاوی کوردستان و دیمەشق کامیان هەڵبژێرن یاخود ئێستا لە نێوان هەرێم و بەغدا بۆ بەرژەوەندەکانیان کام هەڵدەبژێرن؟ هەر زۆر ڕوونە کاک حەچیم. سبەی بۆ نمونە ئێستا تورکیا وڵاتێکە دەنی کاریگەری هەیە لەسەر گۆڕانکاریەکانی ناوچەکە و بە تایبەتی سووریاش وانە ئێران پێگەیشتی تایبەتی خۆی هەیە لە عێراق و لە سووریاش پێشتر هەی بووە و ئێستا ئەم ڕژێمەی بەشار ئەوە ڕووخاو کۆتایی پێهات ئەوەی کە ئێستا دێل لەمە دووە ئەوەی کە باز دەکرێت کە خەڵک هەڵی بژێرێ و نوێنەراتی خەڵکە کە ئومێد دەکەم کەوا بێ زۆر گرنگە بەڕاستی ئەوە و خەڵک پێی دڵخۆشە. ئەوە ئەم بەڕاستی لێنی ڕژێم ئەم وڵاتی کە دێتە ئاراوە بێگومان ئەگەر ئەو بنچینانەی کە دەبێتە مایمانەوەی پێڕەوی بکە ئێوە دنیا بە مەسەن دەکا خەڵک و میلەتی خۆی لەگەڵیەتی کە لەگەڵی بێ ئەم پێمە زەفەر پێبرنی زۆر زەحمەتە دەنا بێتە سەر ئەوەی بەیانی ئەگە کورد ئەم گۆڕانکاریانەی کە دێنە پێشەوە بە شێوەیەک ینی خۆی لەگەڵ ڕێک نەخا چ ئەوەی ڕۆژ ئاوا چ ئەگەر لە ناوچەکە بەگشتی ینی نیزام و ڕژێمێکی نوێ بێتە ئاراوە لە عێراق لە ناوچەکەی لە لوبنان لە سووریا لەو ناوچانەکە بەڕاستی یعنی ئەم گۆڕانکاریانی کە دەستی پێکردووە شوێنی تریش ئەم گۆڕانیانی کە دەستی پێکردووە دەستی پێکردووە بەڵام خۆ کۆتایی پێ نەهاتووە ماوە لە شوێ کۆتایی پێ دێ خۆ هێندێک شتێ بەڕاستی بۆ ئێمەش معلوم نیە ئەوەی کە باز دەکرێت هەمووی شیکردنەوەیە بەشێکی ڕەنگە هێندێ زانیاریمان هەبێت دەربارەی هێندێشت کە بەڕێ بەوەندە ڕناوەسە بەڵام چی لێ دەکەن حەقەتەن لای ئێمەش معلوم نییە. کورد ئەگەر خۆی ڕێک نەخا و ئەگەر زۆر وریان نەبێ بۆ نمونە ئەگەر هاتە سەرەوەی کورد لە سووریا باشی سووریا بکەین باش ئەگەر هاتە سەر ئەوە کە ئایا کورد لەگەڵ گۆڕانکاریەکان خۆی نەگونجێنێ کە بەشێکی گەورەی گۆڕانکاریەکان کۆماری تورکیایە
کە هێزێکی گەورەیە لە خۆتانزان حلفی ناتۆ ینی دووەم گەورەترین هێزی حلفی ناتۆیە پێی باشە ئایا ئەو وڵاتانی کە گۆڕانکاریەکە دەکەن ئەمریکا و هاوپەیمانەکانی لەم وڵاتانە دەستیان هەیە ئایا سبەی کە هاتە سەر ئەوەی کورد هەڵبژێرن کە کاتێک ناکۆک دەبێت لەگەڵ تورکیا کامی هەڵدەبژێری بەرژەوەندەکانیان لای کامیە بڵێن لای تورکیا بەبێ گومان بەڵێ سبەی ئەگەر ڕژێمێک دروست بوو کە کەوتە سەر پێکە ینی بارودۆخی ئاسایش ئەم وڵاتە سەقامگیر بێ سەقامگیری ئابووری سەقامگیری ئەمنی و بە تایبەتی سنوورەکان کە بەخۆشن ئاماژەی پێ دەکەن ئایا ئەمریکا سبینە وڵاتانی زلهێز وڵاتانی زلهێزی ئیقلیمی ئایا مامەڵە لەگەڵ ئەم دەوڵەتە دەکەن کە تازە دروست بووە و بەرژەوەندی ئابووری و ئەمنی و سەربازیەکانی ناوچەکە بپارێزێ و کانێکی ئارام بێ بۆ هەموو لایەک یا مەسەن دێن بە دوای بەرژەوەندی کووردا دەگەڕێن و دەست بە کوردەوە دەگرن و پاڵپشتی کورد دەکەن کە کاتێک دژدی ئەم ڕژێمە نوێ بێ کامی هەڵدەبژێرێ هەرگومانی تێدانیا ئەو هەڵدەبژێرێ بۆ عێراقی شەروایە باشە بەس دەرەگە چارەکە چیەسە بۆ کوردانی سووریا ینی زوو سنەتی مەشق و توێش بکەن مافەکان لە دەستوری داهاتووی سووریا مامەڵەیان لەگەڵ بڵێن حکوومەتی کاتی ئێستا ئەم پێم وایە وەکو خۆم بەڕاستی دێڵێم کاک حەچیمۆندێک کە لە سیاست و لە دنیا تێگەیشت بووم ئەوان عیبرەت لە باشووری هەرێمی کوردستان باشووری کوردستان وەربگرن کە دەکات ئێمە هەرێمی کوردستان عیبرەتی لێ وەربگرن بەڵێ لەگەڵ عێراق ئێمە دوای هەموو ململانەی لەگەڵ عێراق چەند قۆناغی ململانێ دەست پێکرا و لە هەندێک کات خۆ دەزانی شەڕیش دروست بوو لەگەڵ عێراقی نوێژ یانی عێراقی 2023 لە کۆتاییدا کوردیانی هەرێمی کوردستان یا با بڵێم دەسەڵاتی هەرێمی کوردستان کەمە زۆر هەنگاویشمان بەدڵ نەبووە و زۆر جار گوتوشمانە ئەوەی کە ئێستا دەیڵێن و ئێستا کە دەکرێت تەمەشای ئەدەبیات و تەمەشای بەیاننامەکانی کۆمەڵی ئیسلامی و کۆمەڵی دادگەری بکە ئێمە چیمان گوتمانە ئێمە لەگەڵ ئەوەین کە هەرێمی کوردستان باشترین پەیوەند لەگەڵ وڵاتی عێراق بێ هەتا ئێمە هەرێمی کوردستان لە عێراق دەیفەرم دوای ئەو هەموو ململانەیە دوای هەموو خەسارەتە گەورەی کردیشمان بەهۆی ریفراندۆم ئەو هەموو ناوچەی کوردستانمانە دەستدا ئێستا هەرێم خەریکی چی لەگەڵ عێراق خەریکی ڕێککەوتن و خەریکی گفتوگۆ و هەم ڕۆژێک کۆبوونەوە نییە خواخوامان نییە 200 میلیاری بنێرن ئەم پێم وایە بەیانی بەڕاستی کوردانی زۆر ڕۆشنە بۆ گفتوگۆ مامەڵەی لەگەڵ حکوومەتی کاتی ئێستا مەبەستت لە سووریا بەڵێ ئەم پێم وایە دەبێت زوو بڕۆن بۆ ئەم پێم وایە زوو خۆیان بگونجێنن ینی سیستەمێکی نوێ باردۆخێکی نوێ هاتوۆتە پێشەوە لە سووریا باشترین ڕێگە چارە ئەوەیە کە ینی کوردی بەڕاستی ڕۆژ ئاوا حەقەتەن دووسێشت ینی یەک ئەم پێم وایە خۆیان جیاکەن و لە هێندێک هێزی چەکدار و هێندێک هێز کە نەکە لەگەڵ سیاست و لەگەڵ دیپلۆماسیەتی ئەمڕۆی دنیا ناگونجێن لەگەڵ خۆشیان ناگونجێن ینی باردۆخی خۆیان سیاسەتی خۆیان وەزئی خۆیان لەگەڵ ئەوانە جیاکەنەوە کە بەڕاستی تەوجیهات و فەرمان لە شوێنێکی وەربگرن کە لەوێنین چی بکەن و چی نەکەن ئەمە یەک دوو ئەم پێم وایە ینی لەگەڵ ئەو ڕژێمە کاتێکی ئێستا دروست دەبێت خۆیان بگونجێن و بەڵام ئێمە لەگەڵ ئەوەشین بە حەقیقەت وەکو کۆمەڵ باوە هەموو لا بیزانێ ئێمە لەگەڵ ئەوەن کە بەڵێ ئەم حکومەت و دەسەڵاتی کە لە سووریادا دەمەزرێ ینی دان بە مافە نەتەوایەتی و یاسایی و ئاسایی و شەرعیەکانی کورد پێش هەموو کەس دابنێ بەڵێ لە زمان و لە کەلتور لە هەموو شتێک لە خاک و بەڵێ لەگەڵ هەموو ئەوەی ینی خۆ زۆر ئاساییە کورد بە شێوەیەکی ڕێکوپێک بە پرۆژەیەکی جوان و مەسەن بڵێن کاکە ئێمە دەمانەوێت لە ستوری نوێی سووریا بەڵێ دەمانێت ئێمە بە هەرێمێک بین بۆ نمونە ئێمە دەمانێت فیدراڵی با مەرکەزیشیان هەیە بڵێن بەڵێ حەق مافی خۆیانە ینی مەبەستم بۆ بەڵام ئەوە بەچی دەکرێت بۆ ناکرێت بەڕاستی بێ دژایەتی ئەم بارودۆخ نوێ بکەی و بتەوێت مەسەلەن ینی واقعیشی بۆ خۆت دروستکەی و نە بەشێک بی لە سووریا و نەسەر بەخۆش بی ئەم قەناعەتم وایە ئەمە لە کۆتاییدا قبول ناکرێت کە قبول ناکرێت ئایا وڵاتانی زلهێز و وڵاتانی دنیا ئەگەر بوو بە شەڕ لە بەرامبەر کوردانی ڕۆژ ئاوا
پشتی چێ دەگرن ئەگەر لە کۆتاییدا هەر بوو بە شەڕ یانی پشتی چێ دەگرن ئەم پێما زۆر ڕوونە. بەزیستا ئەویان باش ئێستاوان دەڵێن ئێمە لەگەڵ یەک پارچەی خاکی سووریاداین ئەلەمینۆی سووریان هەڵکردووە تا ئێستا بڵێن لەگەڵ تەحریری شام شەڕ نەبووە و هەنگاوی باشن ئەوانە باشن ئەم پێمە هەنگاوی چاکن بەڵام پێویست دەکات ینی پرۆژەی باشتیشان پێ بیانی ئەوان دەست پێشخەر بن بۆ هێندێک شت کە مەسەن سووریانی چۆن بەڕێوە برێ نەک ینی خۆی لێ بە دوور بگرن منعزل بن. ئێستا ما باشێک عرض دەبن وەکو پۆست ئەم شتێک عرض کەم کاگی حەشیم دەرز لە سونەکانی عێراقیش وەرگرن. مکاتی خۆی کە 2003 کە عێراق ڕووخا بەنی مەسم ڕژێمی باس کە ڕووخا هێندێک خەڵکی سیاسی و هێندێک خەڵکی زانا و ئەهلی علمی موشت و ڕمادی ئەوانە هاتن. ئەمە کاتی لە ڕانیە هاتن لەوێ بڵێن ئەمە لە خزمەتیاندا ئەمە پێیان خۆش بە ئەم دەشت و دەر و کوردستان و شاخ و داخ و ئانە ببینن چەند ڕۆژێک مانەوە. ئەو کاتێ من گوتم ئێوە بە تەمای چنیانەوە ینی حتمەن ڕژێمەژی نوێ دادەمەزێ لە عێراق ئێوە بە تەمای چین کەن ئێمە بە تەماین مەکتەبەکان بپارێزین ئێمە بە تەماین پرۆکسەکانمان بپارێزین ئێمە بە تەماین مزگەوتەکان بپارێزین ئەخلاق ملیەتەکەمان پارێزین. مەڵا ئەوە شتێکی باشە بەسم بەشدار بن لە حکومڕانی و بەڕێوەبردنی عێراق ئەوە لە هەمووی گرنگترە. ئەمە باشە بەس ئەگەر ئەمەت کرد ئەویانت کرد ئەوەش تەحسیل حاصل دێتە دی کە نا ئێمە زۆر بەڕاستی ئەومان بەلاوە گرنگ نییە. تم کاشخم لە کۆتاییدا مشکلتان بۆ دروست دەبێت کاتێک کە قایمقامێک دادنێت لە شارۆچکەیەک کاتوی مەسەن حەقتە هەبی کە نابی ینی ئەوەی کە ئێستا دایدەنێت 4 ڕۆژت قبول دەکەن دوای دەڵێن میلیشیایەوە کاکە پاراستنی مەکتەبی چی و مزگەوتی چی و قوتابخانەی چی هیچ قبول ناکەن دوای توش کێشە دەبی لەگەڵ دەسەڵاتە دەڵێن ئەوانە هەڵگەڕاون ئەوانە تەمەڕودیان کردو ئەوانە نازەم لە یاسا لایەن داوە بەسەد ینی قانون و ینی ڕێنمایی بەڕاستی کێشە بۆ دروست دەکەن. مەبەستم نیان کرد تەبانی ینی ئاگەر لە سنووی عێراقیسی بەسەر هاتووە بەچباردۆخی ئێستا مەگەر خوا ینی باردۆخی بێنێتە پێشەوە کە زیندوو بنەوە لەناخۆ کەوتون. بەڵێ باسیەوەت کرد کە ئێستا بۆ نمونە ئەو کوردانی ڕۆژاوە خۆیان داببڕن بۆ نمونە بازی خۆیان داببڕن لە قەندیل بەڵام تورکیاش نابێ بۆ نمونە پێدا چونەوێ بکات بە سیاسەتەکانی هەر لە ناو خۆی تورکیا بێ لە سووریا بێ خۆگونجانێک لەگەڵ کورد بێگومان بە ئەم پێشم وایە بای ئەوەندەش فشاری گەورە فشاری سیاسی وڵاتان هەیە و ناوخۆیش هەیە لەسەر دەسەڵاتی تورکیا کە بەڕاستی هەندێک هێڵی سووریە نابێ ببەزێنرێنی ئەنی ئەوش بێوێ کورد هەر نەبێ بێوێ مافی هەر نەبێ و بێوێ کۆتاییان پێبێنی حەقەتەن ینی ئەمەش ناسیتە سەر ینی ئەوە بەڕاشکای بێ ینی دەڵێ بە نوێژی نیۆڕێ بێ هەر نەمێنێت و هەر نەبی ئەمەش قبول کراو نابێ بێگومان ئەمەش ینی ئاکامی باش نەبوو هەندێک لێکەوتی لێ دەکەوێتەوە کە دوایی بۆ تورکیا دەبێتە کێشەخۆ نەبێت تورکیاژانی تاقە هێز بێ کە بە تەنیا بڕادە کە سووریا چۆن بێ و دەسەڵاتی سووریا چۆن بێ و چۆن مامەڵەگە کورد بکە چکەم پێم وایە ئەم پرۆژەیە تەنها تورکیا نییە ئەم پرۆژەیە کە خۆ ئەمان هەست پێ دەکەین کە پرۆژەیەکی ئەمریکیە پرۆژەیەکی تورکیا تێیدایە بۆ قسەی هەیە لە قەزێکەی بۆ ڕژێمی زایۆنیست تێیدایە کە دەڵێن ئەمریکاواتە وڵاتانی دیکەش بەڕاستی لە پشتی ئەمریکاوە بە دووریش نازانێت بەڕاستی ئەمە جارە ڕوونی حەقیقەتەن ینی ئایا ئەمە سەفقەیەک بووە لە نێوان ئەمریکا و رووسیا بۆ ئەوەی کە لە ساڵی ئایندا ئەو شەڕی ئۆکرانیاش بە شێوەی لە شێوەکان کۆتایی پێبێ ئەویش بە جێبەجێبوونی ئەو دوو مەرجەکە تا ئێستا رووسیا هەیەی کە ئەم پێنج بڵێن ویلایەتێک کە بەدەستی وەیەتی ئێستا بەشێکی زۆری کە بەدەستی وێتی ئەو پێنجارێمە ببێتە رووسیا و بە هیچ شێوەیەکیش ئۆکرانیا نەچێتە ناو پەیمانی ناتۆ ینی ئایا ئەمە سەفقەیەکیش نەبووە چونکە حەقەتەن ینی بەرهەڵستکردنیەکی زۆر گەورە نەبوو لەوێندە ینی بەرگریش لەوە هیچ زانانی ڕژێم زوو ڕووخا بەڵام حەقەتەن دۆستەکانیشان لەوێ بەرگریەکیان ئەو توانە بەڕاستی ینی زای پێڕانەگەیشتن کەم پێم وایە بەشێکیشی ئەوە بووە کە ڕاپەڕینەکە زۆر خێرا بوو و شکانی ئەو ڕژێمە چونکە ینی گەندەڵ بوو ئەوەندەی ستەم کرد بوو خۆیان ڕانەگرت کە باش بەس وەکو کۆمەڵی دادگەری ئێوە لەگەڵەوەدان کورد لە هەموو ناوچەکانی لە هەر چوار پارچەی کوردستان
مافە دەستوری و ئیداری و ئەوانەکەی زمان و کولتورانەی بۆ بچەسپێنرێ وەو کاتەش ئارامی بەدی دێت جا لە سووریا بێ لە تورکیا بێ لە عێراق بێ لە ئێران بێ خوێن بابەتە زۆر بەڕاستی ورد و قوڵە کاک حەشیم بەشێکی پەیوەندی بە ینی کورد خۆیەوە هەیە ئایا بەم شێوەیە ئەگەر گۆڕانکاری لە ناوچەکە بەردەوام بێ ئەوە سووریا ئەوە سمێنی عراق بگرێتەوە ئەم دەزانم ئاسان نییە بڵێ عراق بگرێتەوە و مەسن ناوچەکە هەمووی نەخشەی ئەم ناوچەیە نەخشەی سیاسی و ناوچەیە بگۆڕێ بەڵام ئەمە هاتە پێشەوە ئایا کورد بەتایبەتی ئێمە لە هەرێمی کوردستان کوردی باشوور ئامادەی نییە ئایا بەم شێوەیە دەتوانێت ئەم هەرە بقۆزێتەوە و بە قازانجی کورد بشکێتەوە ئەم دڵنیات دەکەمەوە بەم بێ سەرەوبەرەیە کە ئێمە هەمانە بەم بێ ئیدارەی و سیاسەتی کە ئێمە هەمانە کورد نەک لەو گۆڕانکاریانە قازانج ناکە بگرێت لەوانی زەرەیش بکە بێسەروبەرەی لە چمەسد لە دەبوو ئێمە کاک حەشیم دەبوو بەڕاستی من بۆیە دەمێم قەزی دەرم ورد و قوڵە ئەم دەبوو ئێستا کورد هەر چوار پارچەکەی دەبوو سەرکردایەتیشی سیاسی کورد هەبوایە دەبوو کورد بەڕاستی وەکو بۆ ینی گەلی کورد بەگشتی لەو ناوچە ئەگە گۆڕانکارێکی گەورە ڕیشەی بێتە پێشەوە نەخشەی ناوچەکە بگۆڕێ بە عێراق و بە ئێران و بە سووریا و بە تورکیا و ئایا کاک حەشیم مەسەڵەن کورد چی پرۆژێکی هەیە چی خاوەنیەتی چی خەمخۆری ئەم ینی کوردە بە شێوەیەکی گشتی چیمان هەیە ئێمە کاک ئێمە هەرێمێکمان هەیە دوو ئیدارە هەیە دوو بەشە ئایا بەم وەزە شەق و شەڕا دەتوانێت چی بکات کورد بۆ خۆی بۆیە ئەوە خاڵی یەکەمە بەڕاستی ینی دوو بێڕای ئەمە بەڕاستی دەبێن پێم وایە دەبێ وردبوونەوەیەکی زۆر قوڵ بکرێ ئایا ینی لە ڕۆ سیاسیەکەیەوە لە ڕۆ دیبلۆماسیەکەیەوە ئایا ئێمە دەتوانین چی بکەین ینی دیبلۆماسیەتی کورد سیاسەتی کورد لەگەڵ تورکیا لەگەڵ ئەو ڕژێمە نوێی کە لە بەیانی لە سووریا بەرقەرار دەبێ لەگەڵ عێراق لەگەڵ ئەمریکا لەگەڵ ئێران ئایا دیبلۆماسیەتی کورد وایە کە بتوانێت ینی قازانج بۆ کورد بپسڕێتەوە و ئەگەر زیان و زەرێکی بەڕێوە بێ لە خۆی دوور خاتەوە نەکەر ئێمە ئەم سیاسەت و دووربینیەمان نییە هەر هیچمان نییە یعنی چی هەیە فەرموو من دەپرسمیان ئێمەش لە سیاسەت دامەوە لەمەنێ لە ناو حیزبێکی سیاسیم و دیداریشمان بۆ لەگەڵ ینی بڵێن خەڵک لە دەرەوەی هەرێم هاتوون لە هەرێم لە عێراق خەڵکمان بینیوە ینی کورد هیچی پێ نییە وەکو دەسەڵات و دەسەڵات بەڕاستی بەرپرسیارە بەڵام من باسی کورد دەکەم بەگشتیانی کردنی لێرە هیچی هەیەتەوە نە لە ڕۆژ ئاوازی پێ نە لە ڕۆژهەڵات هەیەتی نە لە باکوور هەیەتی بەڕاستی ینی شتێکی هاوبەشیشمان نییە بۆ بەڕاستی دووربینیشمان نییە ینی مەسەلەن بۆ نمونە یەکێک دێ هەر لە هەرێمی کوردستان یەکێک دێ پاکپشتی مەسەلەن پێدە دەکا یەکێککە دژایەتی دەکا پشگیریانە کەسە دەکا یەکی بەڵە وانە ینی ئایا ئەمە سیاسەتە ئایا کورد بەمە قازانج دەکا هەر کوردیش هەمومان ینی پێ دوای پرۆژێکی هاوبەشە بێ پرۆژێک دەبێت هاوبەش شەوێ بەڕاستی بەڵام ینی بەگشتی ئێمە هەموو ڕامان لەسەر بێەوە پاشانیش حەقەتەن بە سیاسەتیش زۆر دووربینانە کە ئەمە لە ئایندەدا کاک ئێمە دەمانێت کورد ئاوا بێ بارودۆخەکەی باشە بەس ئەو دەسەڵاتێکی ئێستا حکوومەتێکی کاتی پێکەناوەتەوە هێزێکی ئیسلامی ئێوە خۆشحاڵم بۆ منە ئیسلامیەکان لەوێ دیکتاتۆرێکیان ڕاونە دیکتاتۆرێکیان ڕوخاند و ئەمە کاریگەری دەبێت لەسەر بڵین ئیسلامیەکان لە شوێنەکانی تریش وڵی ئێمە لەبەرەوەی وەکو میلەتی کورد وەکو میلەتێکی موسڵمانیش ئەوەندەمان ستەم و ئەوەندەمان ینی ناخۆشی و تاڵا بینیوە لە ژیانی خۆماندا تەبان ینی هەر دیکتاتۆرێک لەسەر مانگیش بڕوو خێمە پێی دڵخۆشی ینی بەبێ گومانچکە بۆ خۆمان بینیمانە بەم قۆناغاندا تێپەڕیوین و ئەوێ ڕژێمی بەڕاستی بەعسیش لە سووریا کردوێتی ئەوەی کە هەمومان بینیمانە ڕۆژانە وەڵاهی وێنەی نەبوو لە ڕژێمە دیکتاتۆرەکانی کە لە ڕابردوودا نەبینراوە هەندێک ینی شتی نوێ شتی ینی زوڵم و بەڕاستی ینی غەدری ئەوەندە گەورە کراوە نەمان بینیوە تاوانی ئەوەندە گەورە کراوە حەقەتەن لە ڕژێمەکانی کە نەبینراوە شتێکی نوێ بووە بۆیە بێگومان ئێمە بوون ئەمە زۆر پێی دڵخۆشین و ئەمە ینی پیرۆزباییشمان لێکردنەوە لێشیان دەکەین بەڕاستی و پاڵپشتی
ئەو ڕژێمەشین ئەو نیزامەشین کە دێتە پێشەوە لەم وڵاتە خۆگەر ئیسلامی بێ بە دڵنیاییەوە ئیسلامی ڕاستەقینە مافی هەموو پێکاتەکانەدا مافی هەموو گەلەکانەدا هە بە دڵنیاییەوە ینی بەدەستخۆی نیە خوا دایناوە ینی خوا مەسەڵەن کوردی بە کورد خوڵقاندوو دەتوانێت بڵێ مەسەڵەن بەڕێز ئەحمەد الشەرع دەتوانێت بڵێ من کورد نابێ هەبێ ئەی بۆ عەرەب هەیە ئێوە نییە ئێخوا مەسەڵەن کوردی خوڵقاندووە عەرەبی خوڵقاندووە تورکمانی خوڵقاندووە مەزمون تورکی خوڵقاندووە فارسی خوڵقاندووە ئینجا مەسەڵەن بیری و ڕاز جیاوازەکان حبە درێژایی مێژووی ئیسلامیانی ئیسلام تەعاملی کردو لەگەڵ هەموو بیر و ڕاز جیاوازەکان چی هەیە لەسەرەوەی کە بۆ نمونە هەندێک خەڵک ترسیەوەی دەڵێن دەسەڵاتێکی ئیسلامی لە سووریا دروست ببێ خراپە ئەو چاوەشەکاری ئەوە بۆ نمونە ئەوەی کە چاوی لە خراپەی بێ ئەوەی کە چاوی لە ستەم بێ ئەوەی چای بە ئازادی هەڵنێ ئەوەی چای بە دادگەری هەڵنێ ئەوەی چای بە مەسەڵەن خزمەتکردن هەڵنێ ئەوەیە بەڕاستی یعنی قسە بە ئیسلامێک دەڵێکە ئەگەر ئیسلامێک ڕاستەقینە بێ ئەگەر ڕاستەقینە بێ لە سووریا هەم ماف بۆ کورد دابین دەکە هەم بۆ عەرەب هەم بۆ عەلەوی بێ نەزان بۆ پێکاتەی تر بێ بۆ هەمویان دابین دەکا وەکو یەک وەڵاهی بە بێگومان کاک حەشیمیانی ئەگەرەوە جێبەجێ بکەن زاری خۆ ئەمە بۆ پەلەی دەکەن ینی وەنیە جارێ سەرتاکە هێندێک مەبادی و پرەنسیپیان بەڕاستی باس کردووە ینی ئەوە ناوەڕۆک و کاکڵەی ئیسلامەتی موسڵمانەتیە و یەک کێشەش نابێت لە وڵاتدا ئەگەر ئاوا بێ باسی پێکاتەکان دەکا ئازادن باسی نەتەوەکان دەکا مافی خۆیانە باسی ئازادی گشتی دەکا باسی ئازادی تاکە کەسی دەکا باسی حکومڕانێکی دادگەر دەکا باسی حکومڕانی دەکا کە مەسەڵەن خەڵک هەڵی بژێرێ خەڵک چی پێ باش بوو دوای دەڵێ با خەڵک بڕیاردا ئێمە ناتوانین بەسم بۆ من ئەمە مەناکەین و ئەمە ڕێ پێ بدەین با خەڵک بڕیاردا ینی پرەنسیپ مبادیانێک ئێستا وڵاتی پێبەرەوە دەچێت کە دادگەری بوو کە ئەم پرەنسیپانە جێبەجێ بوو یە وڵات مەسەڵەن ئارام دەبێت باش ئەو سەقامگیری سیاسی و بەڕاستی ئابووری و ینی ئەمنی بەم پرەنسیپانە جێبەجێ دەبێت بۆ دێتە دی ئەو ئیسلامیەکان لە سووریا بوونەتە بەدیل قسەی بوو لە کوردستانی ئیسلامیەکان ئایا بەدیلە نەگەر گۆڕانکارێ ڕوودا شتێک ڕوودا ینی ئێستا شەر بەدیلە نەگەر گۆڕانکارێک دووکرێ بۆ سەرمەشق نەبن بۆ گۆڕانکاری وەڵڵاهی کاک حەشیم بەنسبەت هەرێمی کوردستان من پێم وایە تەمەن وەهمێک هەیە وەهمی هەڵبژاردن ینی تا ئێستا زاڵە بەسەر توانم بڵێم بیر و هۆشی خەڵک بە شێوەیەکی گشتی ئەوە با بینی سەر ئەوە ئەگەر ینی هەڵبژاردنێکی ڕاستەقینە بکرێ باش بۆ پاک و بێکرد پێلایەن بڵێن خەڵک کۆمەڵ نا باسی کۆمەڵ و یەکگرتووانە مەکەن بڵێن کاکە خەڵک وەرن مەسەڵەن سیستەمێکی ئیسلامی کامە بنەماکانیەتی بۆوی دیکرد مەسەڵەن ئەلمانیەتە مەسەڵەن چوزام نەتەوە پەرستیە ئەرچی هەیە لەو ڕژێمانە بڵێن کاکە چیتان دەوێت خەڵک دەبزانین داخۆ دەبینی زۆری مەسەڵەن چیا دەبژێری هەر ینی بە دڵنیاییەوە ینی خەڵک بە شێوەیەکی گشتی قەناعەتمە سەدانەوەتی ژیانی خەڵک دیارە چی هەڵدەبژێری بەڵام ئەوە ئێستا ینی یەکەم دەبێت ئەوە ینی ڕوونە بۆ هەموو لایەکمان ئەم هەڵبژاردن شتانە کە کراوە حەقەتەن خۆ دەزانێت لە ساڵی 1992 تا ئێستا پڕ بۆ لە تەزویری ساختەکاری ئێوە نیکاکە دەتوانی مەسەڵەن بڵێ وەڵای ئەمە ینی دەنگی ڕاستەقینەی ئەوە و دەنگی ڕاستەقینەی منیشە کەس ناتوانێت ینی ئێمە بەخوا زۆر دەڵێنی خۆزگە بینی بتوانراوە بۆ یەک جار هەر کەس دەنگی ڕاستەقینەی خۆمانمە بۆ دەرکەوت باە ئێستا لێمان دیار بە مەسەڵەن چی کراوە چی تەزویر کراوە مەسەڵەن دەنگە ڕاستەقینەکەی ئێمە دەنگی ڕاستەقینەی پارتی یەکێتی ئیلانەکانی کە چەند بۆ چۆن بە ئەمە ئەو کاتەی دەتوانی بڵێ وەڵای کاکە ئەمە وایە یەک دوو حەقەتەن خۆ من نەماوتە کاکە ئێمە ینی کۆمەڵ بۆ نمونەیانی هەرچێمە گوتمانەوە هەموو ئیسلامە هەر کەس دەنگ بە ئێمە نەدا دەنج بە ئیسلام نەداوە ناخۆ نەبووە مۆزوع بەڵام ئێستا ئەوەی کە لەوێ کراوە ئێستا ئەو دەڵێ کاکە من ئەو ڕژێمێکی ئاوا دادەمەزێنم ینی ئێستا دەرفەتە بەرام خۆ دەرفەتە بۆ من نهاتوتە پێشێ ئەم هەڵبژاردن شتێک بە هەڵبژاردن کرد ئەوە باشە بەس ئێستا ئێوە باسی کورتان کرد کە ئامادەیەک نیە ئەگەر گۆڕانکارێک ڕووبدا بەس خەڵکی ڕەنگە بپرسێ ئەگەر گۆڕانکارێک لە کوردستان ئۆپۆزیسیۆنیش خۆ ئامادەیی نییە ینی فشاری وەکو پێویست نەبێ
چون ئامادەیمان ینی بۆ ئامادەیمان نابێ وەکو بوون لەسەر موچەبێستا لەسەر پەرلەمان ئەوە پەکی کەوتووە ئەو حکوومەت پێک نایە مەوسم هەڵوێستێکی هاوبەش یەک هەڵوێستی لەلایەنە ناڕازیەکان وڵا ڕاستە ئەم کێشەیە هەبوو بەڵام خۆ بەراوردی ینی ڕەنگە ئێرە بەو ڕۆژێمەی سووریا ڕەنگە دروست نەبێوانە ڕاستوڕێک بڵێ ڕەنگە لە قۆرخکردنی دەسەڵات بێ ڕەنگە لە هێندێ ڕۆوە ڕەنگە لە هێندێ ڕۆ ئێمە تێمان پەران بێ بەڵام لە هێندێکیش بەڕاستی ئەوەی کە ئەوان کردن مەگەر ئەوەی ئێرەش بڕوخێ و هەندێکمان بۆ ڕوون بێت چیرۆکی واش هەبێگەر بەڵام ئەوی تا ئێستا ئەو جیاوازی هەیە حەقەتەن ینی سەن حەق بڵێ جیاوازی هەیە لە نێوان ئەم دوو وەزعە چکە لەوێ خۆ کاکە مەزاری کەسی نەداوە کە دەنگ هەڵبڕێ دەرفەت نەبوو کەس بە من حیزبێکی کەمەوە هەڵبژاردن با بکرێ ئەگەر بە تەزویریشەوە بۆ لای خۆمان وانە بەرحەڵ ئەم پیما جیاوازی هەیە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە کاک حەچیم ئێمە کۆمەڵ خۆ دەزانی لە هەموو قۆناغەکان ئێمە بەڕاستی قسەمان لەگەڵ لایەنەکان کردووە و کۆبنەوەشمان کردو تەبان داواشمان کردو کە کاکە با هاو هەڵوێز بین بە کاکە با یەک ریز بین هەتا من لە پەرلەمان لە خولی پێنجەم پەرلەمان ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵ لەگەڵ لایەنە ئۆپۆزیسیۆنەکان و هەندێکی شەم بەش ناو دەسەڵات بەڵام ئۆپۆزیسیۆن بوونی خوانیان ئیعلان کردبوو ئێمە لەگەڵان کوبوون و ئێمە وتمان کاکە فەرموون با ئێمە پرۆژەی هاوبەشمان هەبێ کوبوونی هاوبەشمان هەبێ بڕیاری هاوبەشمان هەبێ بەتابێت بۆ شتە گشتیەکان خۆ بۆ هەندێک بابەتی تایبەت هەرێک بە فراکسیۆنی خۆی ئاساییە باشتی خۆمانمان هەبێ شتی تایبەتمان هەیە بەڵام بۆ شتی گشتی کە پەیوەندی بە خەڵکەوە هەیە بۆ پەیوەندی بە ژیانی خەڵکەوە هەیە پەیوەندی بە سیاسەتی گشتی هەیە بامی هاو هەڵوێز بین حەقەتەن تا ئەو کاتێمە لەوێژ من خۆ ڕەنگە جەنابەت ئاگادار بی ینی کاری باش کرا نەگەیشتە ئاسی پێویست بەڵام ئێمە ینی کۆبوونەوەی هاوبەشمان هەبوو کۆبوونەوەی بەردەواممان هەبوو بۆ بابەتە گشتەکانی پەیوەندیدار بە خەڵکەوە و ئێمە ئێستاش حازرین وەڵا لە دەرەوەی پەرلەمانی لە دەوری پەرلەمان ئێمە حازرین ینی خۆمە پێش ئەو ئیعلانکردنی ئەنجامەکانی هەڵبژاردننی 2024 ئێمە کۆبوونەمان گوتمان کاکە وەرن ئێمە ئەوە ساختەکاری هۆرن کاکە با ئێمە بە هاوبەشی هەنگاو بنێ خۆ هەمومان یەک بەیانمان دەکرد سەرەتا دوای بۆ قۆناغی دیکە کە ئەمە پێمانە بوو دەبوو یانی زیاتر توندیکەی و زیاتر بەڕاستی ینی بین داکۆشی بکەین حەقەتەن کۆمەڵ بەتەنیا مایەوە باشە کاتمان کەمەوە بەس مادەم باسی پەرلەمان کرد تێڕوانین تێسەی بایکۆتان کردو بڵێن بەزۆ پەرلەمان لە 2012ەوە یەکەم کۆبوونەوەی کرد دوایی وتیان ڕێژەی یاسایی تاوانی نازانم بەکراوی ئێستش نازانرێ کەی ینی کۆ دەبێتەوە ئەو کێشەی موچە هەیە ئۆتۆمبیلی بێسەرەتایە خزمەتگوزاری قسێک نییە دانیشتنێک نییە وڵی وە فێڵێکی پەرلەمانە ینی هەموو جار دەیکەن هەتا دەسەڵات ینی بە حساب خۆی ڕێکخا و ڕێکەون لەسەرەوەیکە چون ئەم وڵاتە بەڕێوە بن چۆن پشک و بەشەکان دابشکە هەیڕۆ لایەنەکانی ترچێ مادەم خۆ جگە لە پارتیویکیتی ئۆپۆزیسیۆن شێرە ناو پەرلەمان دەنا بەڕاستی ینی فێڵی یاساییەکە ئەوەیە کەم کۆبوونەوەی کراوە تا ئەم کۆبوونەوە ینی تا ئێستش هەر بەردەوام ئەو کۆبوونەوەیە ینی کۆتایی پێ نهاتەوە ئەوە چەندە بەڵە 2012 خەریکە مانگێک دەبێت ینی هەر کۆبوونەوە بەردەوامە ها بە حسابی پەرلەمان و یاسا بە حساب بەردەوام بەڵام شتی وایە لە دنیا ینی کاتی خۆی کە کراش بەڕاستی ئێمە ڕئیمان نەبوو ینی لە خولی پێنجەمش عین ئەم بەند و بالۆرەی لێدرا بەڵام ئێمە بە نایاساییمان زانی و حەقەتەن ینی فێڵێکی نایاساییە دەیکەن و چاواشەکاری بەڕاستی بۆ ئەوەی کە بە حسابی خۆیان ڕێکەوە لایەنەکانی تریش ڕۆڵیان بووستەر لایەنەکانی تر دەرەوەی دەسەڵات ئێستا بۆ کۆبوونەوەی پەرلەمان خۆیان پێما دەبێت ینی بەلایەنێکم ئەوانەی کە لێوێن فراکسیۆن تازەوانە سوێندیان خواردوانە بەلایەنێکم دەبێت مەسەڵەن هێندێک کۆبوونەوە بکەن بۆ خۆیان دەبێت هێندێک ڕۆژنامەگەری بکەن کە هەڵوێستیان چێت لەم بارودۆخە دەبێت ینی زۆر ئاساییە مەسەڵەن داوای کۆبوونەوە بکەن داوای بکەن کە بچنە هۆڵی پەرلەمان بە هەر حاڵ بەلاواز دەبینیم جارە پەرلەمان وڵڵاهی من جارێ با بڕیار نەدەێمە جارێ تازە بۆ نییە ینی جارێ 4 ساڵی بەردەما مانگە شەو سەر لێوارە دیارە وڵات خۆ دەزانین کە حەکیم ئێمە بە ئینساف دەبین بەڵام بە یەک حەقت بڵێم بە درێژایی مێژووی پەرلەمانی کوردستان بەداخەوە ینی خودی ئەو دامەزراوە زۆر بێ نمود کراوە زۆر بێ ئەرزش کراوە من وەکو دامەزاوەکە دەڵێم ئێستا باز دەکەم کە بەڵێ فراکسیۆن یا کەسایەتی بە خۆتی تێدا هەیە لە هەم پێکاتەکان هەم فراکسیۆنەکان بەڕاستیانی بەڵام وەکو ئەو دامەزراوە کە دامەزراوەیە کە بەرزترین دەسەڵاتی یاسادانانە و بە حساب و ینی مەرجەعی سیاسیشە کە هیچ پرسی سیاسی پێ ناکرێ
و بەرزترین دەسەڵاتی چاودێریکردنیشە بەسەر دەسەڵاتەکانی جێبەجێکردنەوە. بەڵام بەداخەوە پەرلەمان بەڕاستی بۆتە دەستکەلایەک بەدەست ئەو دوو حیزبەوە. ینی فەرمی ئێستا ئەوان ئەو ڕژەی ئەو سەرۆکی بەتەمەنترینی بڵێن پەرلەمان سەرۆکی ینی خۆکۆبنەوەی دانا فەرمانبەرەکان وتیان پەرلەمان نۆژەن دەکرێتەوە. یەک دوو ینی نیسابی یاسایی نەبوو، ڕێژەی یاسایی پەرلەمان ناتوانێت کۆ بێتەوە، کۆ نەبەوە ناتوانێت. دەیوێت چێ ئەوە دەسەڵات بەڕاستی پەچی خستووە. یعنی ئەم پەرلەمانە بەڕاستی لێ نەگەڕاون وەکو دامەزراوەیەکی چاودێریکردن و دامەزراوەیەکی شەرعی کە خەڵک هەڵی بژاردووە. زای لەبەر یەشتی کرد بام یەشت بێڵم کاک حاچیم بۆچی وارە پەرلەمان کراوە، چونکە تاکە مینبەرێک کە پەیوەندی بە خەڵکەوە هەیە، کە بە ژیانی خەڵکەوە هەیە، بە گرفتەکانی خەڵکەوە هەیە، پەرلەمانە. یعنی خەڵک ئەم خەڵکی هەڵبژاردووانیەک کردوین بە نمونەری خۆی لەوێ لەو مینبەرە دیفاع لە مافەکانیان بکە، لە کێشەکانیان بۆ چارەسەر بکە، بە دوای گرفتەکانیان دابڕوە و مەحاسبەی حکومەتی بکات لەسەر خەڵک. بۆیەش دەسەڵات بەڕاستی هەمیشە ئەم دامەزای بێڕێز کردووە و بێنرخ کردووە چونکە پەیوەندی بە خەڵکەوە هەیە. بۆیە حەقەتا من وەکو تێبینی گشت دەسەپەرم دەنا لە کاتی خۆیدا خۆ کاک حەچیم ئێمە لێوێ بووین، ئێمە یانیشی لەو فراکسیۆنانە بووین بە حەقەت ینی معارەزەیەکی سەرسەخت معارەزەیە کە بەڕاستی بەرگریکردن لە خەڵک لە مافەکانی خەڵک. یعنی ئەگەر جموزۆرە لە پەرلەمان پەیدا بووم باش ڕابردوو دەکەم ئێستا هیچ نەبووە دانەمەزراوە پەرلەمان جارێ لە ڕابردوو بەڕاستی هێزەکانی معارەزە بوون، پەرلەمانتاری هێزەکانی معارەزە بوون، یعنی ڕۆڵیان بە پەرلەماندا بوو. دەتوان بڵێم ینی ئەگەر شتێک کرابێ لە پەرلەمان ئەوانە کردویانە، ئەوی دیکە خۆ دەزانی لە دەرسەڵات بۆ بەڕاستی پاڵپشت و هاوکار و بە دوای دەسەڵات کەوت. سپاس دەکەم. سێ خولەکێک ماوە سەبارەت بە کۆنگرەی کۆمەڵی دادگەری لەسەر ڕێیە دەکرێت و هیچ گۆڕانکارێک دەکرێت بە تایبەتی کە بڵێن نەچوونەتە پەرلەمان و پێویستان بە هەنگاوی سیاسی داهاتوو هەیە لە بوارە جیاوازەکان. وەڵاهی ئێمە کاک حەچیم بە پێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان پێی پەیڕەوی ناوخۆی کۆمەڵی دادگەری ئێمە دەبێت 4 ساڵ جارێک لە کاتی ئاساییدا کۆنگرە خۆمان بەستی. ئێمە ئێستا ماوەمانە بۆ 4 ساڵەکەی، بەڵام حقەتەن خەریکی ئامادەکاریەکانی و مێمە بەیانی کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتیمان هەیە هەم بۆم بابەتە بۆ تاوتوێکردنی مۆسمەی ئەم ساڵی 2025 دەکرێت یان دوا دەکەوێت؟ وڵاهی ئێمە دەبێت ینی ساڵ 2025 دا بیکەین وەکو ینی مافە پەیڕەوی یاسایەکە باش حقەتەن ینی. بەڵام ئەوە بۆچێ دەگەڕێتەوە؟ یەکەم بۆ سەرکردایەتی دەگەڕێتەوە، سەرکردایەتی کۆمەڵ، پاشان بەڕاستی ئەو لیژنەی ئامادەکاری کە پێشی دێنین کە ئەو ڕێکاران دەگرێتە بەر بۆ ینی بەستنی کۆنگرەیەکی سەرکەوتوو، حقەتەن ئەو سەرکردایەتی گوێ لێ دەگرێت و ئەو پێشهاتانێک کە دێنە پێشەوە و باردۆخانێک کە هەیە ئەو کە بەلای ئێمەوە گرنگە. یەک ئێمە لەگەڵ ئەوەی کە گرێبەستێک لە نێوان ئێمە بە مەسموعی سەرکردایەتیە، گرێبەستێک لە نێوان ئێمە و ئەندامانی کۆنگرە کە ئێمە بۆ 4 ساڵ ئەم سەرکردایەتی پێک هاتووە، ئەم ئۆرگانانە دروست کراوە، ئەم بەرپرسانە دانراون، دوای ئەم 4 ساڵە دەبێت ئەم ئەندامانەی کۆنگرێک کە دێنەوە ینی خەڵکێک کە دێ بەڕاستی ئەوان مافی ئەوان هەیە کە چاو پێدا بەخشێنەوە بۆ نوێبوونەوە، بۆ کۆڕانکاری، بۆ بەڕاستی ینی لە ڕووی پێڕەوە لە ڕووی کەسەکانەوە ئەو مافی ئەوانی بەڕاستی من ناتوانین ئەمە یەکانی ئەمە خاڵی یەکەمە. خاڵی دووەمەوەیە کە وێڕای ئێمە دەمانێت کۆنگرێکی بەڕاستی ڕێکوپێک و سەرکەوتوو بکەین، ینی سەرکەوتوو بێ کۆنگرەکە و کۆمەڵ بەرەو پێش بە گەشەی پێ بکە، مەسەلەن نوێ ببێتەوە بەهێزتری کەینەوە. ئەمە خاڵێکیە. خاڵێکی وەکو باسم کرد بەڕاستی لیژنەی ئامادەکاری کۆنگرە ئەو کاتەی دێ ینی باسی باردۆخەمان بۆ دەکا. مەسەلەن بۆ نمونە ئێمە هەڵبژاردننی عێراقیش هەیە لە ئارادایە لە 20 لە مانگی بیستی چەندی دەیە 2025 دەبێت بکرێت. مەسەلەن ئەمە تێکگیرانی دەبێت نابێت پێڕادەگەین، ینی ئەمانە بەڕاستی بۆ لیژنەی ئامادەکاری کۆنگرە دەبێت. بەڵام ئێمە وەکو سەرکردایەتی برارمانداوە کە ئامادەکاریەکانی بۆ بکەین، دەمێنێتەوە دوایی کە لە کامە مێژ و لە کامە کات و لە کامە ڕۆژ کۆنگرە دەگیرێت. ئینشاءڵڵا گۆڕانکاری چاک دەکرێت بۆ ئومێدی خوا. بەڵێ سوپاس دەکەین کاک سەلامەت یارەبی مادومان کردی. سوپاسیان سەلامەت یاخود چاوەکەن. سوپاس بە بینەرانی بەڕێز، سوپاس باوکارانم، خواتان لەگەڵ.